کۆڕۆنا یاخودێک ئێستا لە برنزانستی نوێ ئێستا پزیشکە لە ڕێکخراوی تەنیشتی جیهانی ناوەندرا بە کۆڤید 19 واتە کۆڕۆنا ڤایرۆس 2019 یەکێکە لەو برین ڤایرۆسە نوێیانەی کە لە بتوانم بڵێم لە مانگی 2019 و سەرەتای 2020 دەستی بە دەرکەوتن کرد کە ڤایرۆسەکە پێشتر هەبووە چکە لە ساڵە لە بیدایەتی کۆتایی پەنجایەکان هەر هەش بووە بەڵام ساڵانەوە چەند ساڵێک جارێک ڤایرۆسەکە سروشتی خۆی نوێ کردیتەوە ئەو ئێستاش زۆرێکە زۆرێکی زۆر تایبەتە کە توانای بڵاوبوونەوەی زۆر خێرا جیاواز لە جۆرەکانی دیکە نیشانەکانی بریتینە لە هەمان نیشانەکانی ئەنفلۆنزای ئەتیادی مەسەن بۆ نمونە پژمینی زۆر و کۆخین و ئازاری قورگ و ئازاری سینگ و نەفەستەنجی و یاخود هەندێک جار هەندێک نیشانەی ڕێڕەوی هەرسیش بۆ نمونە سکچون و ڕشانەوەشی لەگەڵدا ئابیتن بەڵام ئەوە بەجێری کەسەکان بەجێری تەمەن و توانای سیستمی بەرگری بە کەسەکە ئاگۆڕدرێتن بە شێوەیەکی گشتیوەکو باسم کرد لە ئەنفلۆنزایەکی ئاسایی تا نیشانە زۆر توندەکان کە بریتە لە نەفەستەنجی و کۆخەیەکی زۆر تند و ئازاری قورگ و سینگ و ئەوانە ئەگریتەوە دەست نیشانکردنی نەخۆشیەکە زیاتر لە ڕێگەی وەرگرتنی وێنەوە خود سامپڵی قورگ و لوتی کەسەکە ئەبیتن کە بە شێوی پێگەوترێ سواب مثلا بەشێک لە ئەو ئامریکا تایبەتە برین یاخود ئەو دەستگای کە تایبەتە لە ناولوتی کەسەکان درێهۆرا لە قورژیش وەرگێت و ئەپشکندرێتن بە ئامێری PCR پێێرن کەەوە دەست نیشانکردنی نەخۆشیەکەی پێ ئەکرێتن چارەسەرەکان تا ئێستا چارەسەرێکی وان نییە لە هیچ شوێنێکی جیهان برین تایبەتمەندی بۆ نەخۆشە چارەسەرەکان هەموو چارەسەری نەخۆشیەکانی پێشترن کە ئەتوانم بڵم لە شوێن بۆ شوێن کاریگەریەکەی جیاواز بۆ نمونە لە هەندێک شوێن تەوسیاکرێتن بە بەکارهێنانی دەرمانی دژە مەلاریا دەرمانی دژە ڤایرۆس لە هەندێک شوێن دەرمانی دژە هەوکردن و دژە ڤایرۆس واتە بە شێوەیەکی گشتی جیاوازن یاخود دەرمانی ستیرۆیدەکان یاخود هەت برن جۆرەکان دەرمانی پاڵپشتی یاخود توندکردنەوەی جەستەی کەسەکەی پێگوترێتن ئەوانە بەکاردێ بە شێوەیەکی گشتی بەڵام وەکو باسم کردە ئێستا چارەسەرێکی سەتاسەتی یاخود چارەسەرێکی تایبەت نییە بۆ نەخۆشیەکەی تەنها گرنگترین خاڵ ئەوەیە خۆپارێزیش ئەوەیە کە کەسی توشبوو لە کاتی توشبوونی لە کاتی کۆخین و پژمین و ئانە بەکارهێنانی کلینکس یاخود دەستە سەر یاخود ئەگە هەر نەژبوو لە دیوی ژۆری قوڵەوەی بکۆخی یاخود بپژمیتن ئەوە زۆر گرنگە ئەوەی گواستنەوە نەبیتن چکە گواستنەوەی نەخۆشیەکە بە شێوەی ڕاستەخۆ یاخود ڕاستەخۆیە کە لە کاتی کۆخینیان پژمین پرۆژکەکانی کۆخینی یاخود پژمینەکە بەرکەسی بەرامبەرەکەوتی لە ڕێگەی کونەکانی دەم یاخود لوت یاخود چاو بێگوازرێتەوە یاخود بە ناڕاستەخۆوێ کەسێکە پژمی لەسەر تەنێک لەسەر شوێنێک بنمون لەسەر تەختەیەک لەسەر ئاسنێک ئەوەی یاخود لە ناو دەستەکانی خۆی لە کاتی تەوقەکردن کەسی بەرامبەر ئەگاتە دەستی بە هەمان شێوەش سەر لەو کونانە دێتەوە ژۆرێ کە بێتەوەی توشبوونی کەسی بەرامبەر کە ئەوە شوای کردەوەکو باسم کرد بڵاوبوونەوەکەی زۆر خێراش یعنی ئەوە نیەت و بڵێ وەکو برین ئەنفلۆنزای ئاسایش نییە خێراترە دەویش بۆ لۆ گرنگترین خاڵ کە خۆپارێزێک و باسم کرد خۆپارێزیەکان یەکەم شت لە شوێنی قەڕەوارە دوور بینەوە و ڕێنمانێکە ئێستا دەرچووە بە هیچ شێوەیەک لە کاتی زۆر پێویست نەبی سەردانی ئەو شوێنانە نەکەین کە قەڕەبارغە یاخود ئەگەر خەڵکی کەمیشی لێبی سەردانی نەکەین لە کاتی سەردانکردنش لە وەختی پێویستە ئەوە لانی کەم مترونیەک تا 2 متر لە کەسی بەرامبەر دووربی بۆەوەی بە هەمان شێوە دووربی لە بەرکەوتن ئەوەش کە زۆر گرنگە بەڵام ئەوەی کە زۆر لە هەموو خاڵەکان گرتر ئەوێت دەستشوشتن یاخود پاکوخانی دەستە چ ئەگەر بە شوشتن بە ئاو سابون بی یاخود تاقیمکردنی بی بە ئەلکۆهۆل یاخود مەسەن بە هەمان هەر جۆرێکی شلەبی یاخود شێوی جەلی بیتن کە ئەو زۆر گرنگە پاکوخانی دەست لە هەموو خاڵەکان گرتر لەوەی دووربی لە توشبوون بە نەخۆشی کۆڕۆنا